بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام کە لە دیداریش تایبەت دەگەمە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. عێراق لە بەردەم پرۆسەیەکی گرنگدایە کە هەڵبژاردنە بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەم هەڵبژاردنە ڕەنگە تایبەتمەندی زیاتری هەبێت لە هەڵبژاردنەکانی ڕابردووتر بە حکمی ئەوەی کە بارودۆخی ناوچەکە جیهان بە شێوەیەکی گشتی ڕۆ و گۆڕانکاریە. لەگەڵ میوانەکەم ئەمڕۆ باسێک لە هۆشیاری هاوڵاتیان بەرامبەر ئەم هەڵبژاردنە و بەشداریکارەی هاوڵاتیان لە هەڵبژاردننی ئەم جارە بە تایبەت کە دەگوترێت لە ماوەی 4 ساڵدا ڕۆژێک دەسەڵات دەکەوێتە دەستی هاوڵاتیان ئەگەر دەستەواژەکە دروست بێ و کۆمەڵ لەم هەڵبژاردنە بەشدارە. دەمانەوێت باس بکەین ئایا کۆمەڵ دەیەوێت سیاسەتی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی لەسەر چه ئاستێکدا بێ لە داهاتوو، بە تایبەت کە گرفتی نێوان هەردوو حکوومەت هاوڵاتیان تێیدا زەرمەندی یەکەمن بە تایبەتی موچەخۆران لە هەرێمی کوردستان و جوڵەی بازاڕیش بە شێوەیەکی گشتی. ئەم بابەتە تاوتوی گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شوان ڕابەر، چاودێری سیاسی. زۆر بەخێر بێی جەنابی مامۆستای. سوپاس دەکەین. سپاس مامۆستا محەممەد بۆ جەنابیشی بۆ کەناڵەکەتان. بەڵێ، لە سەرەتا باسمەوە کرد کە هەڵبژاردنەکە چارەنووسسازەوە تایبەتتر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو. تۆش لەگەڵ ئەو ڕایەدای؟ بەڵێ، بەناوی خوای بەخشندەی میهرەبان دووبارە زۆر سپاس بۆ جەنابەت بۆ کەناڵی پەیام و سەلام و ڕێز و تەقدیریشم بۆ بینەران و بیستەرانی بەڕێز و ئازیزەیە. هەڵبەتە ئێستا ئێمە کە لە نێو پرۆسەی هەڵبژاردنین، بەیانی دەنگدانی تایبەت لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئیجرا دەکرێ و دوو بەیانیش واتە 11 هەڵبژاردننی گشتی ئیجرا دەکرێتن. تەواان بەرنامەکەشمان کە سەبارەت بە هەڵبژاردنە و پرسیارەکەشت هەروایە. بێگومان منیش هەر ئەو ڕێیم هەیە کە ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی تایبەتە بە کۆمەڵێک پێوەەر و زۆر خەڵکی سیاسەتوان و سیاسەتمەداریش هەمان ڕێیان هەیە. بەو مانە عورفیەی ناکە هەموو جارێ دەگوترێ هەڵبژاردنێکی گرنگە یاخود تایبەتە. بێگومان ئەو جارە تایبەتمەندی تری هەیە. یەک لەو پێوەرانە مامۆستا محەممەد ئەوەیە کە دەمێکە دەتوانین بڵێن چەند ساڵێکە حکوومەتی عێراق بە تایبەتیش سەرۆکی وەزیران جۆرێک لە کێشەی هەیە لەسەر سیکەی ئەسیلی خۆی لای داوە، جۆرێک لە ئەزمە دروست بووە. هێزە گەورەکان متتەفق نەبووینە کە بە پێی پێوەری هەڵبژاردن پشتی سەرۆک وەزیرانیان بەرکەوی. ئێستا ئەو بەڕێزە کە سەرۆک سودانیا سەرۆک وەزیرانی عێراقا وەک بڵێ لە ئەنجامی ئەو ئیختیلاف و ئەو سیڕاعی لەما بینی کیان و هێزە گەورەکاندا هەبووە ئەویان داناوە. خۆ پێش ئەو جاری وا هەبوو نەفەری تریشیان دادەنا و ڕەفزیشیان دەکردو و تەسمییان دەکرد و ناویان دەبردەوەوانە ڕەفزیان دەکرد و ئاخیری لەسەر بەڕێز سودانی متتەفقون ئەگەنا سودانی ینی کورسی زۆر کەمە لە پەرلەمان و حزبەکەشی گچکەیە. بۆیە ئەو دەست پێک و پێشەچێم باس کرد. ئێستا هێزە گەورەکان چاوەڕێی ئەوەن کە کار بە نەتیجەی هەڵبژاردن بکەن، چێدەی باتوە سەرۆک وەزیرانی لە خۆی بی. ئیدی ئەوە مەسەلەیەکی گرنگە. مەسەلەی دووەم مامۆستا محەممەد، تەبعاً بمانەوێ نەمانەوێ ئێستا لە ڕووی تەعاملی نێودەوڵەتی وڵاتە زلهێزەکان تەعاملی جاران لەگەڵ عێراق ناکەن. عێراق یەک لەگەڵ ئێران بڵێن پەیوەندی باشە، لەگەڵ تورکیا لە جاران باشترە، لە عالەمی عەرەبیە لە مەنظومەی عالەمی عەرەبی پەیوەندی باشە، وابەستەیانە، قسەیان وەردەگری. ئەمریکاش بەڕاستی کە هات کاتی خۆی لە 2003 عێراقی داگیر کرد ڕژێمی بەعسی ڕووخان بۆ خۆی هاتووە، بۆ خەڵک نەهاتووە، بۆ مانای هاتووە کە ئەهدافەکانی خۆی لێرە تەحقیقکە، جا ئەهدافی سیاسی بی، ئەهدافی ئەمنی بی، ئەهدافی ئابووری بی و هەروەها لە ئەهدافەکان. ئێستا عێراق دائیمەن باس لەوە دەکەن کە
پێویستە عراق سیادەتی سربەخۆبی هەرچەندە سیادەتی سربەخۆ نیە زۆر جار هێرشی دەکرێتە سەر بۆ نمونە لە جەنجی ئیسرائیل و ئێران ئیسرائیل بەبێ منەت خاچی عراقی بەکاردێنا دژی ئێران ئەو جار کە باسی جۆرێک لە ئیستقلالیەت دەکەن ئەمریکا لەوە دەترسێکە لە داهاتوو حزبێک براوەبی یا کەسێک براوەبی بەو مانایی کە تعاملێکی باش وەکو جاران لەگەڵ ئەمریکای نەکە مەسەلەکارەوەی لە ژێر هەژمونی نەبی هەر لە ئێستاوە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەمریکا لێدوانیدا کە جۆرێک لە تەڕەیەت و تەرەقوب دەکەن سەبارەت بە نەتیجەی هەڵبژاردن لەوانەیە مامەعنا وان پیشانداوە لەوانەی ئیعترافی پێ نەکەین ئەگەر بە دڵمان نەبی لێرە نوقتەکە چیە نوقتەکە ئەوەیە لە ڕابردوو ئەمریکا ئیسرائیل هەوادارانیان زۆر ئیثارەی ئەوە دەکەن کە گروپی چەکداری دژ بە ئێمە هەن ئەو گروپانە وەلایەن بۆ ئێرانە پێویستە نەمێنێن سودانی لەمابەینی ئەوە بوو ئایا ئەگەر حەزف و حەسمیان کە طبعاً ئێران نیگەران دەبی کێشەی لە ناوخۆی عراق بۆ دروستە بی ئەگەر هەروە بمێننەوە ئەوانە باڵا دەست دەبن ئەمریکانی گەران دەبی ئیسرائیلی گەران دەبی بەیت القەسیدی قسەم ئەوەیە ئیشارە بەوە دەکرێت کە حتا لە عراق بدەن بۆ نمونە یا لە عراق بدرێ ئیدی بۆیە ئەمن پێم وایە یعنی مەسەلەن برێن هەڵبژارنێکی جیایە هەڵبژارنێکی چارەن و سازەوە ئەو سەرۆگوەزیرانی کە دەبێتە سەرگوەزیرانی عراق بە هەمان شێوە لە ئیبتیلا و ئیمتیحانێکی تردایە کۆمەڵێک کێشەی هەن باشە ئەوە نقطە لەبارەی ئەم هەڵبژارنە کە چارن و سازە دێن و سەر ئەوەی کە تایبەتمەندە بە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بە نزیکەی دوای 2014 ناکۆچیەکان نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم زۆر بەرز و نزمی بەخۆ دەبینی سەرۆکوەزیران دێ دوای سەرۆکوەزیران چاوەڕێ ئەوە دەکرێت کە پەیوەندەکان بگاتە ئاستێک کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتر موچەخۆران ئەم بابەتی کێشانە کاریگەری لەسەریان نەبێ ئێستا گرینگە هاوڵاتیان چۆن بەشداری بکەن لەم هەڵبژاردنە بۆ ئەوەی ئاراستە و یاخود دیمۆگرافیای سیاسی لە هەرێمی کوردستان بە شێوازێک گۆڕانکاری لە کورسیەکان هەبێ بۆی ئاستی پەیوەندیەکان بسێتە ئاستێک نوێنەرایەتیشی ڕاستەقینەی هاوڵاتیان لە عێراق هەبێ لەوەی تەرجەمەی ئەوە بکە کە هاوڵاتیان بتوانن ئەو نوێنەرە ڕاستەقینانە کێشە و ئارشی هاوڵاتیان بگەینە شوێنی خۆی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراقە خۆی من پێم وایە بە پێی سێ پێوەەر یا سێ ئەرک حەقا و مەفروضە یعنی خەڵکی هەرێمی کوردستان بەشداریەکی جدی لەو هەڵبژاردنە بکە یەک لەبەر ئەوەی ئێمە بە پێی دەستوری 2005 کە بۆ عراق نووسراوەتەوە و کوردیشی تێدا بووە کوردیش پێ ڕازی بوو هەرچەندە جێبەجێ نەکراوە ئەگە جێبەجێکرابە زیاتر لە ساڵحی کورد بوو بە هەر حاڵ لە داهاتوو دەبێ هەوڵی جێبەجێکردن بدرێ بە هەر حاڵ مەبەستم ئەوەیە یعنی مادام بە پێی ئەو دەستورە ئێمە وەکو هەرێم یعنی بەشێکین لە عراق تا ئێستا و تا فیدرالین و کۆنفیدرالینین ئینفیساڵینین جیانە بووین و سەر بخۆنین ئێمە وەکو هەموو عراق دەبێ لە خەمی ئەوە دابین یعنی ڕێژەیەکی زۆر بەشداربی و پرۆسەکە سەرکەوی دوو بە حکمی ئەوەی بە پێوەری ئەوەی کە ئێمە وەکو کورد یا خەڵکی کوردستان بەگشتی کە هەر کورد لە هەرێم نییە یعنی بمانەوەی نەمانەوێ خاوەنی هەرێمێکین کە ئەمری واقع و دیفاکتۆیە ئیدی بەڕای من پێویستە خەڵکی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر بەشداری لەو هەڵبژاردنە بکە لۆ ئەوەی تا نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغدا زیاتر بن دەنجی ئێمە دلێرتر و چەسپاوتر دەبی سێ ئەو بابەتم لا گرنگ بوو کەواتە ئەگەر نوێنەرایەتێکی ڕاستەقینە هەبێ ئەو بابەتەی کە لە دەستور جێبە چەسپاوە کە زۆرێک پێیان وایە ئەم دەستورە لە ڕووی نووسینەوە دەستورێکی باشە لە بۆ هەموو پێکهاتەکانی عێراق بە شێوێکی گشتی و بە تایبەتیش ئەو تایفانەی کە لە عێراقیە بەڵام گرنگەکە چۆن تەرجومە بکرد لەسەر ئەرزی واقع جێبەجێ کەواتە بەشداری کارایی هاوڵاتیان و هەڵبژاردننی نوێنەرایەتێکی باش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرێت ئەو تەرجمەیە باشتر بکرێت لە پێشتر ڕەنگە کەم تەرخەمیەک هەبوو بێ لە هەوڵی چەسپاندنی دەستور لە عێراق خۆی مامەستا محەممەد لە خۆلی یەکەم و دووەم و هەتا سێمیش سەرەتا نسبەی یا ڕێژەی نوێنەرانی هەرێمی کوردستان
زیاتر بوو لە ئێستا دواتریش وەک دەڵێ بە دەستور یا بە یاسا مەسەلەن تەثبیتی ئەوە کرا کە هەرێمی کوردستان واتە پارێزگاکانی ئیداری هەرێمی کوردستان یعنی بە هەمووی 46 پەرلەمانتاری پێ بدرێ لەوەش دویان بۆ پێکهاتەکان بی واتە 44 بۆ ئەحزاب بی کەواتە لێرە لایەنە کوردستانیەکان دەتوانن بە چ ڕێژەی خۆیان بەرز بکەنەوە تعویز و قەرەبۆی بکەنەوە ئللا بەوە دەبێ لە مووسڵ و لە کەرکووک و لە دیالە و لە تکریت و لەو پارێزگایانە دەنگ بێنن هەڵبەتەوە زیاتر بە وەحدەت و ئەوە دەکرێت کە لەوێن دەرێ کوردیەک بی کۆمەڵی دادگەری لە هەڵبژاردننی ڕابردوش هەوڵیدا کە یعنی حەزبەکان یەک بن بەڵکو دەنگەکان پەرت نەبن دەنگەکان کۆ بکرێن و ڕێژەی کورد زیاتر بی و کورسی زیاتر بی و بۆ ئەوەی ڕای کورد بە پڕشتر بی بە هەر حاڵ ئەمن بە حکمی ئەو ئیدارە خراپ و سەقەت و نێگەتیفەی کە برین دەسەڵاتداران یا حکومەت لە هەرێمی کوردستان دەیدا بەڕاستی ئەمن وانە بینم هەتا لە جێناکۆکەکانیش دەنگمان زیاد بی کەواتە کە دەنگمان کەم دەبی مووقیفمان لاواز دەبی هەرچەندە بەپێی دەستور هەرێم تەنیا لە عێراق تەنیا یەک هەرێمە بەڵام عێراقێکی فیدرالە بۆی هەیە چەند هەرێمێکی هەبی و چەند پارێزگایەکی بێستا بەغدا کە پایتەختە پارێزگاشە ناچێتێ چوارچێوەی هیچ هەرێمێک ئیدی ئەمن لە سۆنگەی ئەوە کە بریندەسەڵاتی هەرێمی کوردستان هەم تەعاملی لەگەر خەڵکی هەرێمی ئێرە خراپە هەمیش لەگەر بەغدا پەیوەندیەکانی تێکداوە بەغدا وەکو جاران بە تەوافق بە سازان لەگەڵ ئێرە ناکە هەرچەندە دروشمی دەسەڵاتدارانی ئێرە دەڵێن پێویستە بەغدا بە شەراکەت و واتە هاوبەشی بە هاوسەنجی مەسەن برێن بە سازان و بە تەوافقمان لەگە بکە بەڵام ئەمە نابینین ئەوان لە هەرێم ئەو سێ دروشمە تەطبیق بکەن بە هەر حاڵ جاران سەرکردەکانی عێراق یا بەغدا زیاتر ڕێزیان لە هەرێم و لە کوردستان و ئەوانە دەنا دەتوانم بڵێم بە زۆرینیان لەگەڵدانە دەکرد بەڵام لێرە بەولای و بەڕای من مامۆستا محەممەد کورد لە ژێر ئەو هەژمون و ئەو هەڕەشەیەدا طبعاً ئەگەر بە زۆرینەمان لەگە بکەن ئەمە کەمینەی بە دەستور زمانی ئێمە یعنی زمانی دووەمە و زمانی فەرمیشە و بەنەتەوەش نەتەوەی دووەمین بەڵام لە هەمان کاتدا بە زۆرینەی ساحیقەی نێو پەرلەمان ئەغلەبیەی ئەسوات ئەگەر بێس بینێ دەنگدانێک بکرێ کورد دەدۆڕێنی ئەگەر ئەوان خاترمان نەگرن زابووی بەڕای من مامۆستا محەممەد نەک ئەو دەستورەکە لە ڕابردوو جێبەجێ نەکرا دەبی ئاخ و ئۆفی بۆ بچێشین کە سوچەکە هیکوت لە گەورەکانە هی پارتی و یەکێتیە بەڕای من دەستور لە خەتەردایە کۆمەڵێک بڕگە و بابەت و مەوادی هەمووانیش بکرێنەوە جا ئەگەر هەر هەوار بکرێتەوە بە زۆرینە بەڵێ لەوانەیە بەیانی یعنی یاسای وا دەربکەن هەر بڵێن کاکە هەرێم هەڵبۆشێتەوە هەرێم نەمێنێ بکرێ بە سێ پارێزگاوتەواتە ئەو شێوازە ئیدارەدانی هەرێم ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی هەبووە کە بێگومان هەردوو حیزبی دەسەڵات تێیدا بەرپرسیارن هەڵبژاردن و بەشداری هاوڵاتیان دەتوانێت شێوازەکە بگۆڕێ ئەین دەکرێت بە بەشداری لە هەڵبژاردن ئەو ئیدارەدانە بەرەو باشتر بڕوە وەڵام ئەم جارە ڕەپت دەکەم لەگەڵ گوتم بە حکمی هەندێک شت و پێوەەر پێویستە خەڵک بەشداری بکاو بە گرنج بزانێت دوو خاڵم باس کرد ئەوی سێم بە حکمی معارەزە بوون لە سۆنگەی ئەوە کە حکومەتی هەرێم دەسەڵاتی هەرێم بەڕاستی کە خوش پێیدا بوو واتە 34 ساڵە خاوەن حکمی خۆماڵین خاوەنی داهاتێکی زۆر و زەوەندین بەڵام هەزاران جار بەداخەوە کە حکمێکی زۆر خراپی خەڵکیان کرد خەڵکیان لە خۆ تووڕە و نیگەران کرد ئێستا مادامە خەڵک تووڕە و نیگەرانە ئەگەر ڕاستە معارزە ئەگەر ڕاستە موچەی دەخورێ ئەگەر ڕاستە مەحرومە ئەگەر ڕاستە دانامەزرێ ئەگەر ڕاستە بێکارە ئەگەر ڕاستە خزمەت گوزاریەکانی وەکو ئاو کارەبا و کار وەکو خۆی نییە وەکو پێویست نییە ئی باشە هەڵبژاردن باشترین دەرفەتە بە ئەو نوێنەرانی خۆی بگۆڕی کەواتە بە حکمی ئەوەش کە خەڵک لە دەسەڵات نیگەرانە کە دەسەڵات خەڵکی ئەزیەداوە پێویستە ڕێژەیەکی زۆر بەشداری بکە من لەگەڵ ئەو قسانەدانیم ڕەڤز دەکەم و زۆر کە زۆر بە سادە لە پرۆسە سیاسەکان حاڵیە دەڵێ هەڵبژاردن هیچ بنەمای نییە و داڕێژراوە و گۆڕانکاری ناکرێ و هەر ئەوانن وە یان ئیمانم پێ نییە خەڵکەکە تا بە ناوی دینیش قسە دەکا بڕوا بکە خوێندەوارێکی زۆر سادەی هەیە
بۆتە علامەی دەهر دەڵێ انتخابات جائز نییە باشە کاکەلو ئەو گەورە عالیمانەی هاوچەرخی لێ بگەڕێ عالیمی زۆر گەورە هەنە قسە لەسەر دەکەن نەک هەر پێیان دروستە بۆ خۆشیان مامۆستا محەممەد بەشداری دەکەن جا ئەوەش دەتوانم بڵێم ماچینە و مخەتەتاتی یعنی بڵێن لاینە دەسەڵاتدارەکان وا لە خەڵکە چی دەکا خەڵکی خۆی بە تۆبزی بە هەڕەشە دەبافشاری لێ دەکا خەڵکی تریش کە معاریزە و ناقیدە پێی احتیادی بابەشداری نەکە ئەمن داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم دەڵێم 24 ساڵە ئەو دەسەڵاتەی لە هەرێمی کوردستان هەیە خەڵک دەچەوسێنێتەوە ناحەقی بەرامبەر خەڵک دەکا فەرق و جیاوازی دەکا نادادگەری دەکا ستەم دەکا داگیرکاری دەکا زەوی زاری چەند کەسی داگیر کردیە زۆر کەس هەیە مەلاک بووە زەوی زاری داگیرکراوە ئیتر باوجارە خەڵک کاکە خۆ بانەچی شەڕی دەسەڵات بە چەک بکە خۆ دەکرێت لە پەنای بڵێن سندوق خوددا دەزانی غەیری خوا هیچ کەس ئاگادار نییە هەموو ئەو ئیدعایانە درۆنە کە دەڵێن وڵی کاکە مراقب بە دەکرێ حتا کۆمیسیۆن ئەو جارە بڕیاری داوە کە نابێ ینی کامێراژ ببردرێتە سەر سندوق ئەوەش بۆ خەڵکەکی باشە لۆ چونکە هەردوو لایانی دەسەڵاتدار جاری وایە خەڵکی ناچارەکە دەڵێ دەبێ بە ڕسمم بۆ بگری بزانم پێ داوایان نەکەواتە ئەوەش لە ساڵی دەنگ دەریە با بچی لە وێن دەرێ مەتەلەن بڵێن دەنگ بە لایەنە دەسەڵاتدارەکان نەدا دەنگ بە بڵێن ئەوانە بدا کە یعنی لە ساحەی پێی باش بووینە دیتینی باشە قسەیەکی بەڕێز علی عیزەت بیکۆڤیچم هاتەوە یاد المسلمون الذين لا يهتمون بالسياسة يحكمهم السياسيون الذين لا يهتمون بالإسلام بەشێکی خەڵکی ینی بە کاریگەری و پاڵنەری موسڵمانەتی و ئیسلامی باز لەو دەکەن کە بەشداری هەڵبژاردن ناکەن بەڵام چەردن گرینگە ئەوانیش بەشداری هەڵبژاردنکەن بێگومان کۆمەڵێک لیست هەن و کۆمەڵێک کاندیدن کە شایستەی ئەوەن نوێنەراتی خەڵکی بکەن لەسەر ئەوە چتەیە طبعا ئەتوو استدلال و استشادت بە قەولی علی عزت بێگۆڤیچ کرد علی عزت بێگۆڤیچ بە سەرۆکی بۆسنە و هەرزەگۆڤینە تاوانە من چوویمە ئەو وڵاتەش بینیومە طبعا فعلا کتێبێکی زۆر باشی هەیە یعنی لەبارەی سیاست و حکومڕانی و ئەوانە لەوەش گەورەتر مامۆستا محەممەد پێغەمبەر سەلات سلامی خوای لەسەر بێ دەفەرمێ من لم يهتم بأمر المسلمين فليس منهم کەسێک اهتمام بە کاروباری مسلمانان نەدا لەسەر ڕێبازی ئەوانە قسەیەکی جوانە دقیقا قسەی پێشی منیش هاو مانابوو یعنی بەڕاستی مامۆستا محەممەد خەڵک دەرێ بەشداری ناکەم ئیکاک خۆ بەشداری ناکەی هەر لەو خاک و نیشتیمانی نامێنەی یعنی ئەو کاتەی کە تۆ بەشداری دەکەی باشتر لە بەشداری نەکردن ئەو کاتەی کە تۆ بەشداری دەکەی ممارەسەی ئیرادەی خۆت دەکەی ممارەسەی ڕەغەباتی خۆت دەکەی خۆت دەکەیە حاکم بەسەر خەڵکێکدا مەسەلەن ڕێی پێنادەی ڕێی بە یەکەچی تر دەدەی بەڵام ئەگەر ناچی بەشداری ناکەی دوایە هەر خەڵک بەشداری دەکا و خەڵکێکی خراپ زۆری نەدێنی و بەسەر تۆدا تەحەکوم دەکەن خۆ گەل و وڵات بەجێ نایری هەر لێرە دەبی بەشداریکردنەکەت باشە زۆر جاریش حتا خەڵکی باشی دەڵێن کاکە بە نەفرێکی بۆ نمونە بە چەند نەفرێک چ دەکرێت ئەمە لە ڕابردوو دیتومانە لە پەرلەمانە نێودەوڵەتیەکان هەتا لە هەرێمی کوردستان کاتەکە لە مەسەلەن برێن نوهەتەکان عفوان لە 2000ەکان خەریک بوون لە دەستوری هەرێمی کوردستان باس لەوە بکەن کە ینی وەک برەیما معناه و دیباجەکەی ینی دەستورێکی سکۆلار بی ئەلمانی بی مجەڕەد بی دابڕاو بی لە مەسەلەی دین بەڵام نوێنەرە لایەنە ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵ بە جواب هاتن گوتیان نادەبێ دەرز و تۆمار بکرێت کە بنووسێ نابێ هیچ یاسایەک دەربکرێت پێچەبوانی بنەمانە گۆڕەکانی ئیسلام بی ینی بڕواب کە لەناو هەزار کەسێکی بەغیرت ئەگوگوتی نەخێر بەسا ڕاوەستن نابێ قبول نیە یەکەم جا ینی وەزیفەی دینی خۆی جێبەجێ دەکا کە خاوەن هەڵوێستە لە مەجلیسێک ینی وە لە هەمان کاتیشدا خەڵکێکیش لەوانەیە ببێتە هەوادار و پاڵپشت و هەستی و قبول نەکاو و هەروەها جەماوەریش کاکە ئەو میلەتە مسلمانش ئەو کاتە تەئیدی دەکەن بەڵام ئەدی ئەگەر خەڵکێک بی هەر هەموو ئەوانەی لەوێنە بێ هەڵوێز بن تەئیدی ناشەرعی بکەن دژاتی شەریعەت بکەن بە خودای تووشی وەزعێکی زۆر خراپ دەبێت ئەمە وەکو میلەتی مسلمان زۆر پێویستمان بە پەرلەمانتارانێکە کە ینی متەدەین و مسلمان بن بۆ ئەوەی دیفاع لە دین و ئیمان و ئەخلاقی ئەو خەڵکە بکەن بەگشتیش ینی
هەڵاواردن نییە لە نێوان ئەو کەسانی کە بەشداری هەڵبژاردن دەکەن و ئەوانەی کە نایکەن 2000 یاسا بەس بۆ ئەوانە دەربکری کە بەشداری هەڵبژاردنێک دێوانە طبعاەوانێک کە بەشدار دەکەنی هەر لایەنێک بن صاحب ڕێن صاحب پرۆژەن یعنی جاری وهەیە بەدا تەوقیع کە هەواداریان بن مەسەڵەن بڵێن ئەتوانن پرۆژە یاسا پێشکەش بکەن فەرق نییە لە مابینی کەسێک کە لە لایەنێکی ئیسلامیە لە لایەنێکی دەسەڵاتدارە هەر پەرلەمانتارە بەێ دیتی تیشمان لە ڕابردوو پەرلەمانتاری کۆمەڵ هەبووە ئیسلامی بووە بەڵام بڕشتی زۆر بووە دەنجی زۆر بە زۆر دلێر بوو دەنجی زۆر نێر بوو ئێستا خەڵک باسی دەکات لە شەڕاست بەێ بەڵام عفوان لایەنی دەسەڵاتدار هەبوو هیچ دەنجینەوە هەر قسەشی نەکردوێت 4 ساڵە قسەشی نەکردووە بەڵێ جگە لە شێوازی حکومڕانی لە هەرێم جگە لەو پەیوەندی کە لە نێوان هەرێم و ناوەند هەیە کە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بەو شێوازی ئیدارەدانەی کە لە ڕابردوو هەبووە لەو دۆسیانەی کە پەیوەندن بە هەرێمی کوردستان و دەرەوە شتێکی دیکە هەیە ئەویش کاتێک کە لە هەڵمەتی هەڵبژاردنەکان نزیک دەبینەوە یاخود لە هەڵبژاردن نزیک دەبینەوە جۆرێک بانگەشە دەکرێت کە ناڕاستی زۆر تێدایە مەبەستمە ئەوەیە کە ئەوش جۆرێکە لە ئیستیغلال و ئیدارەدانەی کە لە هەرێم لە بەردەستی دوولایانی دەسەڵات هەبووە دەنگ دەرچۆن هوشیاری ئەوەی هەبێت کە لیستێکی چاک لیستێکی باش کاندیدانی باش جیاکاتەوە لەو جۆرە بانگەشە و هەڵمەتە هەڵبژاردنەی کە لایەنەکانی دیکە دەیکەن بەێ وەڵامی جەنابەت دوو بەشی سەرەکیە یەک سەبارەت بەو پڕوپاگەندانەی کە هەردوو لایەنی دەسەڵاتدار لە هەڵمەتی هەڵبژاردن دەیکەن بەڕاستی ئەمن پێم سەیرە خەڵک تا ئێستا نەیناسی بن خەڵک پێیان بخەڵەتەیە لەبەر ئەوەی 34-5 ساڵە بەڕاستە و خۆ یا بە ناڕاستە و خۆ حکومی گەل وڵات دەکەن خاوەنی زۆرینەی حکومەت بوون زۆرینەی پەرلەمان بووین زۆرینەی دەسەڵاتیان لە بەغدا هەبوو زۆرینەی پارەپولیان لە بەردەستی بووە دەیانتوانی هەمووشت بکەن تەماشە دەکەی یعنی کوورێ ئەو میلەتەی بەسایلکە دەزانن دێن شەڕی یەکتر دەکەن وعدی گەورە بە یەکتر دەدەن دواترشی جێبەجێ ناکەن یەکتر ئیتیهام دەکەن دەڵێ ئەو خائینە ئەو وایە ئەوە مەسەڵەن برێن کەرکوچی لە دەستدا ئەوە شنگالی لە دەستدا ئەوە ئێرەی مەسەن والێ کرد بەس بۆ جولاندنی عەتف و سۆزی خەڵکی بوو ئەوەی دەنجی خەڵک بەدەستبێن بوو بۆیە بڵێ ئەوانە زۆر بەغیرەتن زۆر مردن قبول ناکەن زۆر نەتەوەینە بەڵام هەر ڕۆژی دوای دەنگدان دەستن و سەر نەمەتی جاران یعنی وەکو لە ساڵانی ڕابردوو جارانی ڕابردوو بینیومان شەڕی یەکتریان کرد قسەی قورسیان بە یەکتر گوت بەڵام کە هەڵبژاردن کۆتایەت فەرموو و ئاخر بەڵگا ساڵێک پێش ئێستا هەڕەشیان لە یەکتر دەکرد تەخوینی یەکتریان دەکرد یەکتریان بە خائین ناوزاد دەکرد کەچی پەرلەمان هەڵبژاردنیش کرا پەرلەمانیش پێکات پەرلەمان تا ئێستا لە کاریان خستێ زۆرینەش چێن زۆرینەش هەردوو لایەنی دەسەڵاتدارن باشە خەڵگەدی نابیەوەی لە بەرچاوی ئەو جا من ئەوەت پێدەدەم وەک گفتت پێدەدەم ئەو جا دوای هەڵبژاردنیە دێندیسا پەرلەمانی کارە دەکەنەوە ئێ باشە لۆ پێشی پەرلەمانی کارە ناکەیەوە تەمان ئەوەش هیچ کە بەڕاستی ئەوان لەسەر یعنی مەساڵح پێک نایەن یعنی کێشەی وان سیراعی وان لەسەر ئاست و پۆست و پشک و سیراع و ململانەیە بۆیە ئەو مەسەڵەن برێن بانگێشانەی کە دەیکەن بانگێشەی کاتین مزەیفن ناڕاستن نادروستن و خەڵکیش پێویستە ئەوانی ناسیبی یعنی بڕوا بکە مادامە لە سەردەمی شۆڕژگێڕی مادامە دوای ئینتیفازەی کە هاتنەوە کە هی سەردەمی شۆڕژگێڕی بوون یعنی وردە وردە هاتنە ناو گەندەڵی لێرە بەولایوە خراپتر دەبن چاتر نابن یعنی لەگەر خەڵک یعنی خراپ دەبن یعنی ئەمەش دەبینین طبعاً بە زەبر و زەنگ بە توند و تیژی حکومی خەڵک دەکەن فەرموو نەموچەی دەدەن نەقبولیشانە خەڵک گر ببیتەوە ڕێگە نادەن خەڵک خۆپیشاندانێک بکە کە خۆپیشاندان دەکە طبعاً بە هێزە نێوخۆیەکان بە هێزی پێشمەرگە سەرکوتیان دەکەن بۆیە کەسبینێکە یعنی هەتا دەنگدانی تایبەتیشە بەڕاستی ئەمن داوا لە هێزی پێشمەرگە دەکەم یعنی ئاگای لێبن بەومانایی یعنی دەنجان پێنەدا لەبەر چ دەنجان پێنەدا لەبەر ئەوەی تەماشە دەکەی هێزی پێشمەرگە سنوورەکان دەپارێزی قوربانی دەدا ئەوان دەچن پێشمەرگە ئیستیغلال دەکەن تا ئێستانەیان توانی هێزێکی یەکبوویان هێبی هێزێکی کوردستانیان هێبی هێزێکی نیشتیمانی و نەتەوەیان هەبی هەر یەکە خاوەنی هێزی خۆیە مەسەڵەن برێن پارەی دەداتێ بۆ ئەوەی مەسەڵەن برێن دیفاعی پێ لە خۆ بکە هەڕەشەی لێ دەکا بۆی دەنجی پێبدا هەرچەندە ئەمن ئەو قسە بەعام دەکەم و ئیلا خەڵکێکی زۆر زۆر لە ڕابردوش لۆمان بە دەرکەت خەڵکێکی زۆر جەری هەیە بەڕاستی دەنجیان پێنادا و سابیان بۆ ناکە و بەیانیش
دووبارە دەبێت و بە دەردەکەوی لە دەنگدانەکە بە دەردەکەوی دەزانم خەڵکێکی زۆر دەنجام پێ باش باسی موچەت کرد خەڵک ناومێد و بێئومێدە و بە تایبەتیش بۆ نمونە ئێستا ئەمە لە هەڵبژاردن کە 11 ئەنجام درێت بێگومان دوای چەند ڕۆژێکیش حکوومەت ناکەوێتە سەرکار بە تەواوەتی حکوومەتی ناوەندی ینی سەرقاڵ دەبێت بە دەرەنجامی هەڵبژاردن و ئەو بابەتە 4 موچە لای هەردوو حکوومەتە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند کە هەردووچیان لێی بەرپرسن خەڵک بە چوو ئومێدێکەوە بەشداری ئەو هەڵبژاردنە بکە یاخود ئومێدی بە گۆڕانکاری هەبێت کە لە داهاتوو بەو شێوازە موچەی نەکەوێتە مەترسی لە نێوان هەردوو حکوومەت کە لە پێناو بەرژەوەندی سیاسی خۆیان حیزبەکان ئەو فشارە دەکەنە سەر یەکتر کە 2000 هاوڵاتی لێ بەرپرسە طبعا مامۆستا محەممەد ئێستا بە پێیاندەک مەزدەر دەڵێ 50 قسوور موچیان نەداوە بەداخەوە بە تایبەتیش ئەم ساڵکە ئەوە بوو بە 3-4 موچە بەداخەوەتر کە ئیتیفاقیەکی سێمانجی لە مابینی حکوومەت و هەرێم و بەغداکرا بەس بۆ پەڕینەوە لەو هەڵبژاردنە بەس بۆ ئەوەی دەنگدەری هەرێمی کوردستان کە بکەن ئەویش بەغدا ئەوشی جێبەجێ نەکرد لەبەر ئەوەی حکوومەتی هەرێم ئەو داهاتانەی کە دەیهێتە دەست یەک شەفاف نین دوو ئەوانەی ئیتیحادین مەرکەزین دەبێت بە دەستور بدرێن و بەغدا هەمویان لە کاتی خۆی نادا کەواتە بەغداش موچەکەی ڕاگرت بۆیە لە زەرمەندیش هاوڵاتیە بەڵام دەبێ هاوڵاتیش مووقیفی هەبی دەبێ هاوڵاتی مووقیفی هەبی دەبێ هاوڵاتی لە مافی خۆی بەپێچیتووە ئەو جابۆیە من پێم وایە گوتیشم یعنی بەڵێن بەو خەڵکە دەدەم یا تەحەدا دەکەم لە داهاتوودا خراپتر دەبن باشتر نابن یعنی ئەوە نییە بڵێ وەڵی کاکە بێن پارەی خۆیان بۆ خەڵک سەر قڕز نییە مامۆستا نەخر دەیان ناسم مۆخیان دەناسم نەهدیان دەناسم یعنی استقلالی احترامی خەڵکیان کردیان استقلالی باشبوونی خەڵکیان کرد لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان زۆر کارەساتی بەدوای بەسەرداهاتیا بۆ خۆشی ڕاپەڕینی بەرپا کردووە کە خۆشم لە ڕاپەڕین بەشدار بووم لە مەعاناتی شۆڕشی کرد و شتەکان تێدەگەم یعنی کورد ئێستا دەڵێ وەڵی کاکە خاوەن کیانی خۆین خاوەن حکوومەتی خۆمانین یعنی با بمێنێتەوە با نەڕوخێ با دوژمنمان پێخۆش نەبی بنمونە یعنی مەسەن ئەو دەسەڵاتە یعنی استقلالی کردیە زوڵمی زیاتری دەکا و پێ دەنێ وئیلا ئەمن شاهدی بۆ خەڵکە دەدەم یعنی ئەو خەڵکێکی بەغیرەتە یعنی بەڵام وەک گوتم با کاکە یعنی با ڕاپەڕین نەکرێ بە چەکداری ڕوبەڕوو یەک نەبین و باکیانی کورد ئەمنیەتی هەرێم بپارێزین بەڵام یاریەک هەیە پرۆسەیەک هەیە کە زۆر نەرمە زۆر ئاسانە ئەویش دەنگدانە با بە دەنگدان ینی چی لێ ناکەوێتەوە هیچ تونند و تیژینە با خەڵک بە دەنگدان مەسەن برێن ینی دەنگ بەو کەسانە بدا کە لە ڕابردوو بینینی ناوەڵە من بە تەواو واتیقەوە ئەو تەحەدا دەکەم تەواو دەیان ناسم یعنی ئەوانە لەگەڵ ئەو میلەتە ساغ نابنەوە لەگەڵ ئەو میلەتە باش نابن ئەو میلەتیان کردوتە ڕایڵەیەک پردێک بەسەریدا دەپەڕنەوە پشتی دەشتێنن یعنی مەسەلەن بڵێن شۆڕجێرە دەرسۆزەکان سەرکردە دەرسۆزەکان خۆیان دەکەنەمۆم خۆیان دەسووتێنن بۆ ئەوەی بەرچاوی میلەت ڕۆشنبی میلەت خۆشگوزەرانبی بەڵام فەڵم و ئەوە منداڵێکیان نەوەیەکیان ساحێبی مەسەلەن ملیۆنان یا ملیار دۆلارە باشە هیچ چێهی ئەو خەڵکە نەبی ئەتو دێ یعنی موچەی پاشەکەوت دەکەی پاشەکەوت یعنیتی ئەو هەموو سەروەت و سامانە زۆر و زەوەندەتێن نا سیاسەتیان وایە یعنی خەڵکی برسی بکەن بۆ ئەوەی تابعیان بی بۆ ئەوەی چاویان لەوان بۆ ئەوەی ناچاریان بی بۆ ئەوەی بەدوان کەوێ هەرچەندە ئەو میلەتە دەزانم لە ناخی خۆیدا خڕۆشاوە یعنی تیان گەیشتووە یعنی حەز دەکا ئێستا ئەگەر ئازادی هەبی لە دەنگدان ئازادی هەبی دنیا بە فەشەل دێنن دنیا بە شکەست دێنن بەڵام وەڵای هەموو کونوکە لەبەرەی دەگرنەبەر هەموو ڕێگاکان دەگرنەبەر بە تایبەتی ڕێگای زەخت و فشار و مەسەن زۆرشت بڕوادەکەی یعنی لایەنە دەسەڵاتدارەکان بە دوو ڕۆژان دووزە تەلەفۆنیان لە بۆ من کردیا کاکە ئەمە لە فلان مەقەڕی تەلەفۆنت بۆ دەکەین ینی ڕقەمی کارتت چەندە و چۆنە ئەوانە بەس دەیانەوێ مەسەلەن کارتێک لە جێیەک بەجێمە شتێکمای بۆ ئەوەی دەستکاری بکە وتمە کاکە خۆ من فلان لایەنی ئێوە نیم ناوم هێناوە لە کلێوی ئەخ کاکە هەریشما پێ گوتمە کاک خۆ دەنگتان پێ نادەم سێ چەند جار گوتمە و جیاوازی لێ هێناوم ینی ئەدێ دەبێ لەگەڵ دەنگدەرانی خۆیان و هەوادارانی خۆیان و کارمەندانی خۆیان چ بکەن مامۆستا محەممەد لە قانونی کۆمیسیۆن زۆر شت باسە کرێ بۆ نمونە حتا دەرێ دەبێ
لافیتەیەک فلێکسێک لە نزیک دائیرەیەکی ڕسمی بدرێ ئەوەندە مەترە دووربیونیە نابێ شت بەکار بێ ئێ باش ئەمە دەبینین هەموو برێن ساحە و بڵێن بنکە و بارگا و شوێنی گشتی بڵێن هی حکومەتی هەرێمی کوردستان بۆ خۆیان بەکاردێنن دەڵێن کاکە نابێ مەلا لەسەر مزگەوتێ باسی ئینتیخابات بکە ێ باشە ئەوان بڕۆ ینی هەر حکومەت فرمانی ڕسمی دەرکرد ئەو جمعەیە ینی وتارەکەم لەکنا دەبێ مەلاکان باسی ئینتیخابات بکەن باشە بۆ ئەگەر ئەمرەکەی خۆتبی ینی باز بکرێ حتا کادیرەکانیان چوینە لەناو مزگەوتان لە دەوایران خەلچیان کۆ کردیتەوە بڕوادەکەی لە ڕۆژی ئینتیخابات ینی سیارات و کۆستەرات و وەسائلی دەوائری حکومی هەمووی بەکاردێنن بۆ گواستنەوە و بۆ هاوکاری ئەندامانیان ئێ باشە مامۆستا محەممەد ئەو حەملە زەبەلاحی دەکەن بە ملیۆنان دۆلاری سەرف دەکەن ینی حتا بە پارە دەنجی خەڵک دەکڕن ینی ئەو پارەیە ینی هی حزبە ئەگەر هی حزبە سەیرە ینی بۆ حزب ئەوەندە دەوڵەمەند بی بۆ حزب لە حکومەت دەوڵەمەندتر بی ئەگەر هی حکومەتیشە حرامە گوناحە پارەی و خەڵکەی ئەو میلەتی و موسیخۆرانە بۆ بەکاردێنن بۆ دەخۆت باشە بێگومان ینی بەکاری دێن ئەمە ئەو قسانە مەسەلەن برێ هەر بەرپرسێک لە حکومەت لە حزب لە هەردووچان ینی ئەگەر مەسەلەن ئەگەر مەیدانمان لێ دەخوازی با ئەمە با دیکۆمنت و بە بەڵگا بەبەرچاوی دەینەوە مەسەلەن ئێستا تەماشە بکە سیارە ڕقەمشینونیە سیارە هیدائیرەیە بە هەزاران مۆزەف نەک بە سەدان بە هەزاران مۆزەف ئەو سیاری لەکنە بڕات و ڕۆژانی سەفرەکە دەردەچی دەبینی جمعان ینی بە سەدان کەس ئەو سیارەی دەوائری لەکنی حکومەتی ئێخۆ مەفروض ئەو سیارە لە دایری بەجێ بهێشتەوە نیە ئی باشە لەسەر تایە لەسەر بنزین لەسەر ئیستهلاک لەسەر هەموو شتی حکومەتی دەڕوا مەسەلەن برێن شخصێک ئیشی پێ دەکات هەمووانە گەندەڵی زۆر باشە ئەو کاتێک کە مایتم باسی کۆمەڵ دەکەین کۆمەڵ دەیەوێت ئاستی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێم چۆن بێ بە چ شێوازێ بێ کە زۆر زار ڕەنگە حیزبەکانی دەرەوەی دەسەڵات تەخوین بکرێن بەوەی کە دەتانەوێ هەرێمی کوردستان کە هەرێمیکی فیدراالی دامپێدانراوی دەستوریە بگەڕێت و ژێر هەژمونی حکوومەتی عێراقی بەو جۆرە دەتانەوێت یاخود دەتانەوێت نەخێر هەرێمێک بێ سربەخۆ بێ ئیدارەدانی سربەخۆ بێ بەڵام مافی هاوڵاتیان تێدا پارێزراوە بێ خۆی ئەمە لەگەڵ ئەوە داینەکە دەستوری عراق جێبەجێ بکرێ دەستور چۆنە وابی ینی کورد بە زێدەوە وەک دەڵێ مافەکانی خۆی پێ بدرێتن کورد هەرێمێکی فیدراالیە هەرێمێکی دەستوریە حەقی ممارەسەی دەستوری خۆی هەیە بەڵام مادام لە چوارچێوەی عراقا بەڕاستی دەبێ یعنی ئەو شتانەی کە سیادین کە مەرکەزین حکومەتی هەرێمی کوردستان ئەو مامەڵەیە لەگە بەغدا بکا بۆ ئەوەی بەغدا فشار لە هاوڵاتیانی هەرێم نەکە و هاوڵاتیانی هەرێمیش زەریبە نەدەن چونکە زەریبە مەسوولەکان نایدەن مەسوولەکان ینی 400 مەسوولی باڵا ئێستاش مەثەلەن برێن موچەی خۆی هەتا تەقاعود ئەوەی تر لە بەغدا وەردەگرن و هەیەیانە لە بانکی بڵێن تەوتینیش وەرەگری ئیدعاش مەسەن بۆ بانکی هەژماری من دەکەن ئەو پەیوەندیی کە تێک چووە میلەت زەریبەی دەدا ئەگەرنا زۆرێک لە بەرپرسە باڵاکانی عراقش ئێستا ڤێلا و خانوویان لێرێ لە هەولێر جا هەیە حکوومەتی هەرێم پێیداوە هەشە بۆ خۆیان کڕیوە بەڵام حکوومەت ئەمنیەتی دەپارێزی ئەگەنا ئەو بەرپرسە باڵا لەوانێنە لە ئەمنیەتی خۆی لە هەولێر ئەمین نەبی بە کوردی و بە کورتی علااقەتی هەرێم لەگەڵ بەغدا زۆر خراپە ئەویش بڵێن دەتوان برێم تەبیعەت و میزاجی بڵێن حەزبێکە لە ناو حەزبی شخصێکە فەرمو هەندێک جار یەکێتی و پارتی یعنی هەریەکە بەجیاوە ڤدیان دەستە بەغدا مەثەلەن ئی هەردووکان دەچی ئیشەک لە بەغدا دەکرێت ئەو دەڵێ ئەمن کردیتم ئەو دەڵێ ئەمن کردیتم نەک لەوێ لێرە جادەیەک دروست دەکرێ پارتی و یەکێتی لە ئیعلام باسەکە ئەو دەڵێ ئەمن کردیتم ئەو دەڵێ ئەم کردیتم ئێ باشە بێگومان هەردووک نەتان کردووە ئێکەواتە یەکێک مخالیفە یەکێک ناڕاستە ئێ باشە ئەو ناڕاستی بۆ بە خەڵک دەفرۆشنەوە بۆ خەڵک لە ناڕاستی لێ ڕادینن ئیدی لە پای ئەوە مەسەلەن برێن کە علااقات خراپە بە میزاجی خەڵکێک بەڕاستی ئەمە وەکو کۆمەڵ لەبەر ئەوەمە ناکە لەبەر خاتری عراق لەبەر خاتری هەرێمی کوردستان پێمان باشە پێمان خۆشە بە پێی دەستور علااقاتی هەرێم لەگەڵ بەغدا باشبی علااقاتی بەغداش لەگە ئێرە باشبی بۆ ئەوەی بەغدا بتوانی ماف و شایستە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستاندا خەڵکی هەرێمی کوردستان چیدی لێ زەرمەند نەبی
چونکە مەسئولەکان هیچ عیبیان نییە هایلایف دەژن. زۆر زۆر سوپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا شوارابە کە لەم دیدارە تایبەتە لەگەڵم بووی. سوپاس دەکەم. بۆ جناب مامۆستا. زۆر سوپاس بۆ ئەوێ بەڕێز و خۆشەویستان، سوپاسی هاوکارانم دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.